چیرۆکێک کە فێرمان دەکات لە هەوڵدان بەردەوام بین. کەواتە ئەم چیرۆکە چییە؟ چ پەیامێک لە پشتیەوەیەتی؟ مرۆڤەکان گەر لە ژیانیاندا تووشی شکست نەبنەوە ئەوە هەرگیز ناتوانن بگەنە باخچەی سەرکەوتن. هیچ کەسێکیش ڕێگای سەرکەوتن بە ئاسانی نادۆزێتەوە، بەڵکو هەمووان بە چەندین ڕێگەی سەختدا تێپەڕ دەبین. لە ڕێگەی سەرکەوتن تووشی ئازار و کەوتن بووینەتەوە، بەڵام گرنگ ئەوەیە بەردەوام بووین. مرۆڤی بەهێز ئەو مرۆڤەیە کە هەمیشە دەجەنگێت لە پێناو ئەوەی کە دەیەوێت و هەمیشەش هەتا بەدەستی نەهێنێت ناوەستێت. ئەم چیرۆکە لەلایەن نووسەرێکی ئەمریکی بە ناوی ئێرنێست هێمنگوایەوە نووسراوە. لەم چیرۆکەدا باز لە نمونەی ئارامگرتن و بەهێزی دەکات. چیرۆکەکە باز لە پیاوێکی ماسیگر دەکات بە ناوی سانتیاگۆ کە لە کووخێکی بچووکدا لە هاڤانا دەژی. ئەم پیاوە ڕۆژانە لەگەڵ گەنجێکی لاو کە یارمەتی دەریەتی بە ناوی مانوێڵ لە ناو دەریادا دەمێنێتەوە و ڕاوە ماسی دەکات. لە یەکێک لە ڕۆژەکاندا ماسیگرەکە و هاوکارەکەی بەرەو دەریا بەڕێکەوتن بۆ ماوەی هەفتەیەک مانەوە، بەڵام دەتەواوی هەفتەکە هیچیان ڕاو نەکرد. پیاوەکە بێزار دەبێت لەو بارودۆخە و لەو بێبەختیە وەیە بڕیار دەدات بگەڕێتەوە بۆ ماڵەوە. هەر لەوێش باوکی مانوێڵ داوای لێکرد کە کوڕەکەی بداتەوە و چیدی لەگەڵ ئەودا کار ناکات چونکە هیچ ماسی بۆ ناگیرێت. ئەوەش پیاوەکەی زیاتر بێزار کرد، بەڵام بڕیاریدا کە کۆڵ نەدات و بگەڕێتەوە بۆ ناو دەریا. لە دوای گەڕانەوەی بۆ ناو دەریا ئەم جارە توانی ماسیەکی گەورە بگرێت، بەڵام بەهۆی زۆری کێشی ماسیەکەوە ناچار بوو کە چەقۆی لێ بدات تاوەکو بتوانێت ڕای بکێشێتە سەر بەلەمەکە. لەبەرەوەی خوێنی لێ ڕۆشت چەند ماسیەکی قرشتەی دەئاڵێن و دەستیان کرد بە خواردنی ماسیەکە، بەڵام هێشتا سانتیاگۆ بەردەوام بوو لە ڕاکێشان بۆ ئەوەی هیچ نەبێت بەشێک لە ماسیەکەش بەدەست بهێنێت. سانتیاگۆ بەردەوام بوو تا ئەو کاتی ئەوەی لە ماسیەکە بۆی مایەوە تەنیا ئێسکی ماسیەکە بوو لەگەڵ بەشێکی سەریدا، بەڵام هەر سوور بوو لەسەرەوەی کە بیگەڕێنێتەوە چونکە خۆی ڕاوی کردووە. ئەو شێوەیە سانتیاگۆ خۆی و ئێسکی ماسیە گەورەکە گەڕایەوە بۆ کەنار دەریاکە. هەستی بە شەرم دەکرد و نەیدەویت قسە لەگەڵ هیچ کەسێکدا بکات چونکە پێی وابوو کە دووبارە سەرکەوتوو نەبووە و شکستی هێناوە. بەڵام ئەوانەی کە لە کەنار دەریاکە بوون بە گەورەی قەبارەی ماسیەکە سەرسام بوون. لە کاتێکدا سانتیاگۆ پێی وابوو کە شکستی هێناوە، بەڵام ئەوان هەمووان بە سەرکەوتوو دەیان بینی چونکە ماسیەکە زۆر گەورە بوو. لە ڕێگاکانی سەرکەوتندا هەمیشە هیلاکی و نائومێدی بوونی هەیە، هەمیشە لەمپەرەکان دێنە بەردەمان، بەڵام دەتوانین بەهۆی سووربوون و ئارامگریەوە سەر بکەوین چونکە مرۆڤەکان بۆ شکست و دۆڕان دروست نەبوون بەڵکو بۆ سەرکەوتن دروست بوون. لەوانەیە بکەویت، بەڵام کەوتن دۆڕان نییە بەڵکو هەڵنەستانەوە دۆڕانە، بۆیە دوای هەموو کەوتنەیەک زۆر بە سادەیی هەستەرەوە و بەردەوام بە.